لەگەڵەوەی کە گوشارەکانی ئەمریکا لە ماوەی چەند مانگی ڕابردوودا لەسەر عراق لە دوای هەڵبژاردننی 11/11/2025 بەردەوام بووە بەوەی کە ئەوان بە هیچ شێوێک ناهێڵن نوری مالکی کە لە چوارچێوەی هەمانگی شیعەکان و سەرکردەی هاوپەیمانی دەوڵەتی یاسایە پۆستی سەرۆکوەزیرانی عراق وەربگرێت. ئەمە مەرجی ئەمریکا بۆ پێکەنانی حکوومەتی داهاتوی عراق، بەڵام تا ئێستا چوارچێوەی هەماهەنگی سوور بووە لەسەر ئەوەی کە کاندیدەکان نوری مالکیە، بەڵام کەمێک بەر لە ئێستاڕایان گەیان دەکرێت مالکی بێت دەکرێت ئەویش نەبێت. ئەمە نوێترین پێشاتەکانە لە پەرلەمانی عراقەوە کە کەمێکی دیکە محەممەد حەلبوسی ئەنجامەکان ڕدەگەێنێت بەوەی کە کامە کاندید توانیوێتی دەنگەکان بەدەست بێنێت بۆ پۆستی سەرۆکۆماری عراق، لەگەڵەوەی کە لایەنە ناڕازیەکانیش دەڵێن لە دوای ڕاگەیاندن و ئەنجامەکان یەم کۆبوونەوەی ئەوانیش لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا هەڵویستی فەرمی خۆیان ڕدەگەێنن و دادگا لە سکاڵا لە دادگای باڵای فدراڵی تۆمار دەکەن لە بەرەوەی چەندین خاڵی پێشێلکردنی خاڵی یاسایی و دەستوری لە کۆبوونەوەکە ئەمڕۆی پەرلەمانی عراقدا هەیە کە کۆبوونەوەکە هەڵدەوەشێنێتەوە، واتەوان سوورن لەسەرەوەی کە کۆبوونەوەکە نایاسایی بۆ ئەم هەڵبژاردنش کە کراوە لە چوارچێوەی یاسایی بە دەرچووە و لە دەرەوەی چوارچێوە یاساییەکەی کۆبوونەوەی پەرلەمانی عراقە. لە لایەکی دیکەشەوە باشە منەمەوێ وتوێژی زیاتر بکەم لەسەر ئەم بابەتە لەگەڵ میوانەکەم بەڕێز دکتۆر دانەر عەبدولغەفار گوتەبێژی فراکسیۆنی پارتی لە پەرلەمانی عراق لە بەغداوە لەگەڵمە. دکتۆر دانەر ماندوو نەبنەوەم کاتتان باش. کۆبوونەوەکە کۆتایی پێهات لەگەڕی دووەمی هەڵبژاردن و دەنگدان بۆ سەرۆکۆماری عراق، بۆچوونی ئێوە فراکسیۆنی پارتی لەسەر ئەم پرۆسەیە چییە؟ زۆر سوپاس. باوەڕ دەکەم هێشتا پرۆسەکە بەردەوام بێت، تەسویت و یەکلاکردنەوەی دەنگەکانیش جارێ بەردەوامە، بەڵام ئێمە هەر لە دوێنێ ڕامانگەیان کە وەکو فراکسیۆنی پارتی دانیشتنی با بڵێن بەشداری لە دانیشتنێک ناکەین کە دانیشتنەکە نایاسایی ئەمە لەلایەک و هەروەها بەشدار لە دانیشتنێک ناکەین کە فەرزی ئیرادە و شکاندنی ئیرادە و تەداخولێکی سافرە لە پۆستێک کە ئیستحقاقی کووردە بۆی کە ئێمە لە نێو خۆمان و ئالیەتانی کە پارتی ئالانی کرد خۆمان کووردە بێ و پۆستێک لا بکەینەوە بەداخەوە ئەوەی کە ئەمڕۆ ڕوویدا سەرڕای ئەوەی کە ئێمە شویستومانە ڕێککەوتن بکرێت لەسەر ئەو ئالیەتانی کە دانراوە بۆ ئەوەی ئەو پۆستە قیمەتی هەبێ بەهای هەبێ هەموو کورد لەسەری ڕازی بێ. هەر نەتیجەیەک لەو دانیشتنی ئەمڕۆ دەربچێ نەتیجەیەکە لەلایەک هیچ ئەسەرێکی قانونی نییە و زەربەیەکی گەورەیە لەو تەوافقاتی. باشە ئێوە دانی پێدادەنێن بە ئەنجامەکانی کۆبوونەوە دکتۆر دانەر؟ باخان خان گۆڵ باخان بوو بێگومان دانی پێدانانەی و من ئێمە ئەوانەیە ئەوە بڵێن کە ئەوەی کە ئەمڕۆ ڕوویدا ئەگەر عراق لەسەرەوە ڕاستەیە بەردەوام بێ بەرە و هەڵدێر و بەڕە و مەئالاتی زۆر خراپ دەڕوا ئەو دەوڵەتە لەسەر تەوافقاتی سیاسی دروست بووە نەک لەسەر تەوافقی کۆمەڵێک لایەن و گروپ کە لەسەر کۆمەڵێک بابەت ڕێک بکەون هەموو ئەو سیاقاتانی کە عراقی نوێی لەسەر دروست بووە تێکی بشتێنن ئەمڕۆ لەسەر سەرۆکوەزیران ڕێک نەکەوتون. یعنی اتفاقێکەیە کە بۆ نمونە دوای ئەم جەلسەیە سوودانی اختیار بکەن ئەمە شەرخی گەورە دەخاتە نێو ماڵی شیعش کەواتە هەموو ئاماژەکان بەو ئاڕاستەیە دەڕۆن کە ئەوەی کە ئەمڕۆ ڕوودەدا سەرەتایەکی خراپە بۆ ئاراستەکردنی عراق بۆ ئەمە ئالاتی زۆر خراپ. ئێمە کێشەمان لەگەڵ ئەوە نەبووە کە چێ دەبێ و پۆستەکە چێ و چێ نییە. ئەوەی کە بۆ ئێمە گرنگ بۆەوە بووە کە ئەم پۆستی کووردە بە ئیتفاق ڕێک بکەوین لەسەری ئەوەی کە نەکرا دەستیان خۆش بێ ئەوەی کە کردیان زەربە لە دەستخۆشی بۆ چێ دکتۆر دانەر؟ زەربە لەو دەستخۆشی بۆ ئەو خراپەکاریەی کە دەیانەوێ عراقی بەرەو ئاراستە بکەن. ئەمە ئەگەر پێیان وایە ئەمە بۆ شکاندنی پارتیە نەخێر ئەمە هەڵەیە و ئێمە بەو نەوەش سیاست ناکەین بەو شێوازش بیر ناکەین و ئەمە سیاسەتە و متەغەیراتە و گۆڕانکاری ڕوودەدا، بەڵام ئەوەی کە ئەمڕۆ دەیانکەن ڕەنگە بۆ سبەینەیەکی زوو خراپ بێ هەم بۆ دەوڵەتی عراق هەم بۆ ئێمەش وەکو پێکاتێک کورد عراقدا ئەمە کەمینەین بەڕاستی. ئێمە ئەگەر بە ئاراستەی کەمینە و زۆرە بڕۆین و
و پۆستەکانی خۆمان بدەینە دەست کەمینە زۆرینە ئێمە بەیانی لە نێو پەرلەمان دەتوانن کۆمەڵێک یاسا دەربکەن دژی هەرێمی کوردستان ئەو کاتە بە کەمینە زۆری نەشتەی دەپەڕێنن ئەو ئەساسی کە ئێمە وەکو کورد پێویستە یەکگرتو بینەوەمان جیمانە بێ خەریکن تێکی دەستچێنن ئەمە پلانێکە نە یارانی کوردستان دەیانەوێ ئەساسی بۆ دابنێن نەواتی بۆ دابنێن جابرادەرانی تر ئاگایان لێنیان مە بەبەست ئەوەیان دەوێت ئەمە شتێکی ترە ڕۆژانی داهاتوو ئەمە یەک باشە دکتۆر دانەر ئاماژەت بەوە کرد فراکسیۆنی پارتی ئەمە بە فەرزی ئیرادەت بووە سەپاندنی ئیرادە دەزانێت بۆیە بەشداری لە کۆبوونەوەکە نەکرد پرسیارەکەم ئەوەیە کە فەرزی ئیرادە دژی کێ دژی کورد دژی پارتی دژی هەرێمی کوردستان دژی کورد نەخێر دژی پارتی نییە دژی کووردە دژی هەرێمی کوردستانە خۆ ئەو هەوڵانەی کە هەن گوڵباخانەوە لە هەموو کەس پتر نزیکن لە ڕووداوەکان چونکە ئێوە تەختیە و ڕماڵی هەموو شتێک دەکەن دەبینن کە ڕۆژانە چی لە دژی هەرێمی کوردستان دەکرێت دەیانەوێت تەحجیمی بکەن دەیانەوێت دەسەڵاتەکانی کەم بکەنەوە لە ڕووی داراییەوە ببینە چۆن دەستیان ناوەتە بینا قاقای هەرێم موچە بووە بە هەواڵی گەرم و منەتمانی پێ بەسەر دەکەن ڕۆژانە ئەو ئاماژانە بەهێزتر دەبن بۆ لێدان لە هەرێمی کوردستان و تەحجیمکردنی ڕۆڵی ئێمە بینیت کە لەو شەڕی نێوان ئێران ئیسرائیل ڕۆژانە دەیان درۆن و موشک زیاتر لە ئیسرائیل درۆن و موشک ئاڕاستی هەرێمی کوردستان دەکرێت تۆ بێی تەوافق و ئیتیفاق و ڕێکەوتن بکەیت لەسەر خوێنی شەهیدان و لە وەختێک کە وڵاتەکەت لە ناو مەئزەق و کێشەی گەورەدایە و خەڵکت شەهید بووە دەست بخەیتە نێو دەستی کۆمەڵێک خەڵک و استحقاقی کورد کە پۆستی سەرۆک کۆمارە بیدەیتە دەست زۆرینە و کەمینە و فەرزی کەسێک بکەی بەسەر هەموو کورد ئێستا بێگومان ینی ئەمە هەر کەسێک بێتە سەرۆک کۆمار لەبەرەوەی تەوافقی کوردی لەسەر نابێ بۆ دەبێ خەڵک حەز بکا کە سەرۆکی خۆیەتی نەخێ بۆیە ئەمە شتێکی زۆر زۆر خراپ ئێمە هەموو هەوڵێکماندا بۆ ئەوەی کە ڕووینەدا بەڵام کە ڕوویدا ئەمە بەڕاستی دژی پارتی باش بەتەنێ دژی هەموو خەڵکی کوردستانە دژی هەرێمی کوردستانە و دژی عراقیشە باشە بەڵام دکتۆر دانەر جگە لە پارتی فراکسیۆنەکانی دیکە لە کۆبوونەوەکە بەشدارن سیناریۆی گوڵ بۆچی دەڵێ دژی کووردە لەبەرەوەی فراکسیۆنی کوردی ئامادەیان هەیە لە نێو پەرلەمان دەنگیان داوە گوڵباخان پارتی تەمسیلی چەندی کوردستان دەکە ئێمە نزیکەی 33 کورسی پەرلەمانمان هەیە بەشی زۆری خەڵکی کوردستان دەنجی بە پارتی داوە کوتلەیە کە کورسیەکی پەرلەمانی هەیە تەمسیلی کوردستان و خەڵکی کوردستان ناکە نابێت و کەسێک بکە بەسەر و کۆمار بە پێ ڕەزامەندی لایەنی گەورەی کوردی بەڕاستی بۆیە ئێمە هەم ئەو سیناریۆیی کە دروست بووە ئێمە سەرۆک کۆمار هەبوون و نەبوونی وەکو یەک بوو هەمان سیناریۆ دووبارە دەبێتەوە لە بەرژەوەندی چەند کەس و سەرگروپێک دەبێت بەداخەوە شتێکی خراپ دەبێت و ئیستحقاقاتی دەستوری کورد چۆن پێشتر سەرۆک کۆمارەکان ڕۆڵیان نەبووە خراپتر بە هەمان شێوە ڕۆڵیان نابێتەوە دوزار خەڵکی کوردستان و هەرێمی کوردستان کەسێک ڕەنگە نوێنەرایەتی بکە کە نەتوانێت بەرگری لە مافە دەستوریەکانی بکە بۆیە ئێمە دەمانەویست لە پارتی دیموکراتی کوردستان گرنگ نییە کەسەکە لە پارتی بیان لە یەکێتی بیان لە هەر لایەنێک بەڵکو شخصیەتێکی مەقبول بێ بتوانێت تەمسیلی باشی کورد بکە ئەوە نەکرا ئێمە وەک دەڵێن سیاسەتە و متەغەیراتە و تەحالوفاتە و دەگۆڕێ بەڵام نابێ لەسەر مەسلحات و لەسەر بەرژەوەندی خەڵکی کوردستان زۆر باشە دکتۆر دانەر فراکسیۆنی پارتی بۆچی پێی وایە کە ئەمەش بەشێکە لە پرۆسی لە قاڵبدانی هەرێمی کوردستانم کۆبوونەوەی کەمڕۆ کرا پێشووتریش زۆر شتی لەم بابەتە کرابوو ئێمە ئیتاری تەنسیقی چوارچەوەی هەمانجی شیعە کە دەبێت سەرۆکوەزیران لە لای ئەوان بێ ئەوان خۆنیان هێشتووە کوردیان سونەتە دەخول بکەن ئەوان خۆیان لە ئیتاری تەنسیقیەک لای دەکەنەوە کە پشتی شیعەیە سونە لە نێو خۆی سەرۆکی پەرلەمانی اختیار کرد نە کورد نە شیعەتە دەخولی نەکرد ئەوان خۆیان مەجلیسێکی سیاسیان هەبوو یەکلایەن کردەوە بۆ دەبێ پۆستی کورد شیعە و سونە یەکلای بکەنەوە یعنی مەبەستەکە ئەوەیە کە برادرانی ئێمە ڕەنگە نائاگایانە چوب لە نێو ئەو سەودا و ئەو معاملەیە کە مەبەستیانە کە پۆستی کورد بخەنە نێو مساوە و معادلات باشە دکتۆر دانەر ببوورە خوا بەسەمە پرسیاری زۆربەی خەڵکیشە زۆر جارم پرسیارە کراوە و ڕەخنەیەکیشە بۆچی ئەم کێشانە لە هەولێر یەکلای نەکراوە تا گەیشتە بەغدا بەم شێوازە بڕیاری لەسەردرا بۆچی کورد نەیتوانی خۆی یەکلای بکاتەوە لە نێو خۆیدا
من دوێنێ شەویش هەر لە خزمەت ئەم تەلەڤیزیۆنە بە ڕێزە قسەم کرد پارتی دیموکراتی کوردستان کامە دەست پێشخەری هەیە نەیکردبێ جەنابی سەرۆک پێشتریش هەر لە سەرەتاوە کۆمەڵێک ئالیەتی بەیان کرد بۆی کە مەفروزە بەو شێوەیە سەرۆک کۆمارێک لا بکرێتەوەیان ئەوە تا دەبێت لە نێو کوتەلی کوردستانی ئەندامانی کورد لە پەرلەمانی بەغدادا بنیشن کەسێک اختیار بکەن یان ئەوە تا لە پەرلەمانی کوردستان کە مەرجعی شەرعی و یاسایی خەڵکی کوردستانە لەوێ یەکلای کرد بێتەوە ئەمە تەرحی یەکەمی پارتی بووە کە داوای کردووە بەو شێوەیە پۆستی سەرۆک کۆمارێک لا بکرێتەوە بەڵام ئێمە ینی حتا مبادراتیش دەکرا گوڵباخان کە لە یەک نزیک بوونەوەش دەبوو برادێک تەلەفۆنێکی بۆ داهات کاکەوەرە و ئێمە هەمومان حەسم کردووە ینی ئەوە بووە کە ئەطرافی شیعە و سونە دامی برادرانی یەکێتیان دەکرد بۆیە موای دەکرد کە لە مفاوزات دوور ببینەوە و نەگەینەیەکی سەبەبەکە ئەوە بوو ئێمە ئەو گلێشمان گەیان بەڵام بە هەموو حاڵەتێک گوڵباخان ئەمە پێشاتێکی بەڕاستی مەترسیدارە چونکە ئەمە پۆستی یەکەمی کووردە ئەمڕۆ کورد یەکلای نەکردەوە پۆستی کووردە کورد یەکلای نەکردەوە بەڵکو لایەن عراقیەکانی دیکە یەکلایەن کردەوە ئەمە کردنەوەی دەرگایە بەسەر کۆمەڵێک بابەتی مەترسیدارتر لە نێو پەرلەمان و ئێمە لە بەغداین دەزانین کەسی دەگوزارێ وەنیەتەکان دەزانین کە ئێوەش خۆتان متابعی دەکەن دانیشتەکانی پەرلەمان چۆنە لەسەر نەوت لەسەر منافزی حدودی لەسەر تەکویناتی تشکیلاتی عسکەری مالی هەمووی بۆ ئاراستەیە کە دەیانوێت کورد تەحجیم بکەن ئەمە کەواتە دکتۆر دانەر ئەساسی کە کورد بۆ خۆی گوڵباخان بەس ئەوە دەمێتەوە بکەم بەڵێ دەستوری عراقی لەسەر تەوازن و تەوافق و شەراکە دروست بووە مانەوەی کورد لەو دەوڵەتە وابەستەیە بەسەر ئەو سێ ئەساسە ئەو سێ ئەساسە بشتێ ئێمە کێشەی گەورەمان بۆ دروست دەبێت ئەوەی کە ئەمڕۆ کراشکاندنی ئەو سێ ئەساسەیە کەواتە ئێمە وەکو هەرێمی کوردستان و وەکو خەڵکی کوردستان خەتەر لەسەری دروست دەبێت یعنی ئەوەی کە کرا بەڕاستی زۆر زۆر بیدایەتێکی خراپە و هیوادار و تەداروکی بکەین و بە جۆرێک بێ کە لە مستەقبل بتوانین مەترسیەکانی کەم بکەینەوە چونکە ئێستا شیعە و سونە قرار لەسەر بکەون و پێکاتی کورد دەدەن و ڕەنگە بەیانی لە پەرلەمانی عراق یاسا دەربکەن کۆمەڵێکش بە تێپەڕێنن بە زۆری نەوکەمینە ئەوەی کە ئێمەی کورد لە دژین وەلەی دەترسین بەڕاست باشە دکتۆر دانەرویستمەوە بپرسم کەواتە بێمە چاوەڕێ بین بەلامانەوە ئاسایی بێت کە ئەگەر ئەمڕۆ بەم شێوازە کە ئێواڵێن نایاسایی و لایەنەکانی دیکەش پامان شێوە بووچوونیان هەیە پرسی سەر و کۆمار تێپەڕێنرێت هەر لە بەغداوە پرسەکانمان بۆ یەکلایی بکرێتەوە هەر بەم شێوازە پۆستی دیکە بۆ کورد یەکلایی بکرێتەوە لەلایەن فراکسیۆنەکانی دیکەوە لە بەغدا بێگومان ئێمە بۆ نمونە لە نێو پەرلەمان پێشتر جۆرێک لە تەوازن دروست بووە ئەنی ئەم جەولەی ئێستا هەموو ئەو پۆستانی کورد کە لە نێو پەرلەمانی عراقدان خەتەر ینی هەڕەشیان لەسەر جا بەگۆڕینایان جێگیریان بۆ دادنێن تەحجیمی دەسەڵاتەکانی سەری خۆیان دەکەن ئێمە ئەوە لەلایەک ئەمە لە پەرلەمان لە حکوومەت سەیری بکە مەلەفی مالی کورد هیچ دەسەڵاتێکی تێدا نیە سەرۆکی ئەنجومەنی وەزیران کە ئامر بسەرفە لە کورد نییە وەزیری دارایی بامان شێوە بانقی مرکزی هەموو مؤسساتی دیکەی مالی وەرە سەیری مەلەفی ئەمنی و عسکەری بکە وەزیری دیفاعی ئێمەنیە وەزیری داخلی ئێمەنیە سوپاس سالاری ئێمەنیە هیچ پۆستێکمان لە نێو مؤسسەی ئەمنی لە نێو مؤسسەی سەربازی نییە وەرە مؤسسەی دەستگای عەلامی عراقی وەرە دەستگای هەر شتێک و بنتێکی ئەو دەوڵەتە بە هیچ شێوەیەک تەوازن تێدا نەماوە ئێمە وەکو کورد دەبێ لەو مەرحەلەیە دەبواە شەڕمان لەسەر ئەوە بێت کە ئەو تەوازونە بگەڕێنینەوە و دەستی پێوە بگرین و ڕای بگرین بۆ ئەوەی هەمان ئەو سیناریۆی کە 100 ساڵە عراقی لەسەر دروست بووە دووبارە نەبێتەوە ڕێگری لێ بکەین بەڵام بەداخەوە دیارە خەڵکی تر بەو شێوەی پێ باشە کە کورد بەو شێوەیە لاواز بێ چارە نووسەکەی بکەوێتە دەست خەڵکی تر ئەمە بەداخەوە دەمانگەڕێنێتەوە بۆ تاریخ و بۆ کۆمەڵێک یادگەی خراپ بەڵام بە هەموو حاڵێک ئەوە ئێستا خەڵکی کوردستان متابعە دەکا و سەیری دەکا پێی ناخۆشەکە ئەوەی ڕوودەدا بەڵام ئەمە سیاسەتە و متەغەیرات هەیە و گۆڕانکاری دەبێ هەر ئەوە نییە کە ئەمڕۆ تۆ دەستکەوتێک کرد دەستکەوتووە پێت وایە شتێکی زۆر زۆر گەورەت کرد و ئاهەنگی بۆ بجێڕی نەخێر بە پێچەوانەوە بەڵکو زەیداخە نەک لەبەر شتێک بەڵکو لەبەر ئەوەی ئێمە پۆستێکی کوردماندایە دەست خەڵکێکی تر کە ئەوان یەکلایی بکەنەوە بەڕاستی بەڵێ زۆر سپاس دەکەم بەڕێز دکتۆر دانەر عەبدولغەفار گوتەبێژی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان لە پەرلەمانی عێراق لە بەغداوە لەگەڵم بووی زۆر سپاس